داگیرکاری دەڵانی و دەست بە سەرداگرتنی زەوی لە تەنیشت دڵکۆی گۆڕەکەی تاڵەبانی چی ڕوودەدات لە سلێمانی؟ سوڵی تایمز نهێنی و زانیاریەکان بڵاو دەکاتەوە. لە بەدواداچوونێکی سێ پەرلەمانتاردا دەرکەوتووە لە بنسەری گۆڕی تاڵەبانی و لە بندستی دەباشان داگیرکاریەکانی شەقام و زەوی گشتی دەکرێت لەلایەن کۆمپانیایەکی زەبەلاحی یەکێتی. باش هەشتی تەمموز میدیای نزیک ماڵی مام جەلال کەمپینێکی بەهێز و ڕێکخراویان کرد لەژێر ناونیشانی گەڕانەوەی زەویە داگیرکراوەکان و نەهێشتنی قۆرەخکاری و سەرانە چەندن و ڕێگەگرتن لە بەکارهێنانی هێزی حزب، بەڵام نەک هێشتا مەترێک زەوی داگیرکراو نەگەڕێنراونەتەوە بۆ دەوڵات بە پێچەوانەوە قەیرانەکانی یەکێتی بۆتە دەرفەت بۆ هەندێک کۆمپانیا بۆ داگیرکاری. ئەوەی دەیبینن زەویەکی شارۆچکە یان گەڕەکێکی دوورە دەست نییە، ئەمە چەند سەد مەترێک ئەو دێوی دەباشان و بنسەری گۆڕی مام جەلالە. لێرە وەک ئەوەی شار بێحاکم بێت و ئەو زەویانە لە غەنیمەدا دەستی بەسەردا گیرا بێ تەنیا 2 هەفتە پاش ڕووداوەکانی هەشتی تەمموز و کودەتای ئامۆزاکان. کۆمپانیایەکی بواری ئەنتەرنێت بە ناوی IQ لە نیوەشەودا شەقامێکی گشتی 30 مەتری کە گەڕەکی کورسات و بەرزایەکانی سلێمانی بە شەقامی 60 مەتری دەبەسێتەوە داگیر دەکات. بێ پرسی شارەوانی حکوومەت سیاج دەهێنێتە ناوەڕاستی شەقامەکە، تەنانەت منهۆڵی ئاوەڕۆکەی داگیر کردووە و خستوویەتە سنووری مڵکەکەی خۆی کە هاو سنووری شەقامەکەیە و ئەی بە دوواداچوونێکی سێ پەرلەمانتاریش دەرکەوتووە. کۆمپانیاکە بە بەکارهێنانی هێز و نفوزی سیاسی دەیەوێت حکوومەت بە بەهای ملیۆنان دۆلار قەرەبووی بکاتەوە لە کاتێکدا زەویە داگیرکراوەکە پێشتر شی و چەند بووە و مڵکی گشتیە. ئەمە تەنیا نمونەیە لەو فرسەت هێنانەی کە لە چەند هەفتەی ڕابردوودا لەبەر سەرقاڵی ڕایگشتی بە کێشەکانی ناوخۆی یەکێتی کراوە. چەندە بەشێک لە دانیشتوانی گەڕەکی کورسات بەنا بۆ ژمارەیەک پەرلەمانتاری کوردستان دەبن، بەڵام بەهۆی نزیکی کۆمپانیاکە لە ماڵی مام جەلال و نزیکی پرۆژەکە لە دەباشانەوە وەک پێویست پەرلەمانتاران خۆیان لە قەرەی بابەتەکە نەداوە، بەڵام دوجار پەنا بۆ پەرلەمانتارانی هاوپەیمانی هیوا دەبن. هەریەک لە سەرکەوت شەمسەدین و غالب محەممەد ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ سیروان بابان ئەندامی پەرلەمانی کوردستان دوواداچوون بۆ پێشەلکارەکان دەکەن بە شێوەیەکی مەیدانی دەبینن شەقامەکە لە قۆناغی دروستکردنیدایە و داگیر کراوە. شارەوانی سلێمانیش تا ئێستا هیچ هەڵوێستێکی نەبووە. ئەو پەرلەمانتارانە بە سوولی تایمزیان ڕاگەیان ئەو کۆمپانیایە بە بەکارهێنانی هێز و نزیکی لە ماڵی مام جەلال ئەو کارەی کردووە. ئەجینا هاوڵاتیەکی ئاسایی لە گەڕەکی کورسات 2 بلۆک بەبێ پرێز بخاتە سەر یەک دوای ڕۆژێک دەڕوخێنرێت. بۆیە ئەم داگیرکردنی زەوی گشتیە بە ئاستێکی ترسناک زیادی کردووە و سوود لە ئاڵۆزیەت سیاسیەکان وەرگیراوە. پەرلەمانتارەکە هەڕەشەی ڕێکاری یاسایی تون دژی کۆمپانیای IQ یەکێتی دەکەن ئەگەر بە زووی لەو شەقامە نەکشێنەوە. وتیشیان با دوواداچوونەکانیان بەردەوامە و چەندین مەلەفی تری کۆمپانیا زەبەلاحەکانی یەکێتی هەڵدەدەنەوە کە شاخ و چەم و دارستانەکانی سلێمانیان لەسەر خۆیان تاپۆ کردووە. دەستیشیان ناوەتە بینەقەقای خەڵک و زۆرینەی پرۆژەکانی حکوومەت وەستاون.